ئەو گۆرانیە دانراوەکەی بۆ خۆم هەڵبژاتەوە و شێعرەکەشم هەرکی خۆیەتی بۆ سپاسی دەکەم خەڵکی کوردستان دەکەین کە بەدڵیان بێگەڵاسێ ماوادان بێ بەڵێ هەر دێرینی خۆمە بێگەڵاسێ ماوادان بێ بەڵێ دەی هەر گوندی خۆمە بێگەڵاسم سڵاوێت لێبێ چون دێرینی بابی خۆمە بێگەڵاسە ماوادان بێ چون دێرینی بابی خۆمە بێگەڵاسێ ماوادان بێ دێرینی باب و باپیرمە بێگەڵاسێ ماوادان بێ چۆن دێرینی باب و باپیر قەت بیر ناکەم لەسەرێ چاومێ بیرت ناکەم لەسەر دڵمێ بێگەڵاسێ ماوادان بێ دێرینی باب و باپیرمە بێگەڵاسە ماوادان بێ دێرینی باب و باپیرمە سڵاوەت لێ بێ بێگەڵاس خۆشەویستە و لە ناو دڵمە سڵاوەت لێ بێ بێگەڵاس خۆشەویستە و لە ناو دڵمە نەقشەی بێگەڵاسێم کێشە هینەمەوە ناو غەریتە نەقشەی بێگەڵاسێم کێشە هینەمەوە ناو غەریتە قاتێ دەرکەوتم بێگەڵاس ئەگەر تۆم بە دنیا ناسان کاتێ دەرکەوتم بێگەڵاس ئەگەر تۆم بە دنیا ناسان بێگەڵاسم کرد بە گوندێک کە هەموو دنیای دەزانی بێگەڵاسم کرد بە گوندێک کە هەموو جیهان دەیزانی بێگەڵاسم ئاوادان بێ دێرینی باب و باپیرە بێگەڵاسم ئاوادان بێ دێرینی باب و باپیرە کوردستان مژدە لە تۆ بێ بێگەڵاس لە نێو غەریتە کوردستان سڵاوت لێ بێ و بێگەڵاسیش لە ناو دڵێمە
بقلاسي شيرين صلاة وتربح اي ما من دي سرك الشمع بياني باش بياني باش اي بقلاصكي عوين مي وارد باش وارد باش صلاة لدار وبردو رقا وبانتي بقلاسي أوينم صلاة ولدار وبردت ورقا وبانت بقلاسي أوينم آوتان بي أو كنت ديريني باب وباب بيرم هاي هاي جاو بقلاص موادان بي شون اوادي ربي خوشا بقلاص موادان بي شون اوادي ربي خوشا خدر زار زار بوي دار داسي زول ويدلي خروشا خدر زار زار بوي دار داسي هلا بقلاص رمبوشا